ئەکتەر ئاسیا ئەرجنتینۆ و ئەکتەرێکی تر لوسیا ئێڤنس بێدەنگیان شکاند و لەو توێژێکدا لەگەڵ نیویۆرکەر دەرهێنەر هاروی واینستینیان تاوانبار کرد بەوەی کە دەستدرێژی کردوتە سەریان لە کاتێکدا ژنێکی تریش ئەمەی گوتووە و دەیەوێت ناوی ئاشکرا نەکرێت. ئەو گۆڤارە ڕایگەیاندووە 13 ژن واینستینیان بە هەراسانکردنی سێکسی و پەلاماردانیان تاوانبار کردووە. چەندێک لەو تاوانبارکردانە نیویۆرک تایمز پێشتر ڕایگەیاندبوو کە بریتی بوو لە 8 دۆسەی دەستدرێژی سێکسی دژ بە واینستین و هەموو ئەو تاوانبارکردانە بە ڕێککەوتنی دارایی چارەسەر کران. گۆڤاری نیویۆرکەر تۆمارێکی دەنگیشی بڵاو کردوتەوە کە لە ساڵی 2015 و لە میانەی ئۆپراسیۆنێکی پۆلیسی نیویۆرک تۆمار کراوە تایدا واینستین لە نمایشکار ئامبرا باتیلانە گۆتێرێز دەپاڕێتەوە بچێتە ژوورەکەی لە هوتێلەکە. ئەمەش تۆمارە دەنگیەکەیە کە بڵاو کراوەتەوە. Yesterday you touched my breast. Oh, please, I'm sorry. Just come on. I'm used to that. Come on. Are you used to that? Yes, come in. هەر لەم هەفتەیەکێک لەوانەی کە واینستینی تاوانبار کردووە ئەکتەری پێشوو نووسەر لوسێت گایس باسی لە ڕوبەڕووبوونەوەی خۆی کرد لەگەڵ ئەو دەرهێنەرە لە ساڵی 2010دا. ئێمە چوونە ئۆفیسەکەی و وتوێژێکی باشمان کرد لەسەر فیلمە نوێیەکەی و فیلمەکەی کە من کارم تێدا دەکرد. وا دیار بوو بەڕاستی پێی باش بوو. منیش دڵخۆش بووم. پاش نزیکەی 30 خولەک داوای ڕوخسەتی کرد و چوو بۆ سەراو. کاتێک گەڕایەوە هیچی لە بەردانە بوو تەنها ڕۆبێک نەبێت و ئەویش لە پێشەوە کراوە بوو. کاتێک کارەکەی خۆم تەواو کرد بێگومان زۆر نیگەران بووم. ئەویش بە بەردەوامی داوای لێ دەکردم تەماشای بکەم کە دەسپەڕی لێدەدات. واینستین پارەیەکی زۆری بەخشیوە بە سیاسەتمەدارە دیموکراتەکان لە ئەمریکا لە ناویاندا کاندیدی پێشووی سەرۆکایەتی هێلەری کلنتن و سەرۆک باراک ئۆباماش. ڕۆژی سێشەمە کلنتن لەو بارەیەوە بێدەنگی شکاند و گوتی شۆک بووە و خێزی بۆتەوە بەو شتانەی کە لەسەر هاروی واینستین ئاشکرا بوون. ئۆباماش ئەو کردارانەی واینستینی شەرمەزار کرد.